یەکێتی مامۆسایانی کوردستان داوا لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە ڕۆژانی شەممە وەک تەواوی دەستگا و دامەزراوەکانی دیکەی حکوومەت بکاتە پشوو. بەڵام وەزارەتی پەروەردە ئەو داوای ڕەت دەکاتەوە و سەرۆکی یەکێتی مامۆسایانی کوردستانش دەڵێت ناحەقی بەرامبەر مامۆستایان دەکرێت، چونکە لە عێراق و وڵاتانی دراوسەیە ڕۆژانی شەممە بۆ خوێندنگەکانش پشووە جگە لە هەرێمی کوردستان دەبێت. تاکو ئێستا وەزارەتی پەروەردە قایل نەبووە کە ڕۆژی شەممە بگەڕێنێتەوە وەکو پشوو. لەبەرەوە ڕۆژی شەممە مەطلەبی مامۆستایان و پەروەردکارانە. لەبەرەوە لە هەموو کوردستان بە عێراقیشەوە هەموو فەرمانگاکان بە پەروەردەیشەوە پشووە بەس تەنها قوتابخانەکان نەبێ. ڕاستە احتیمال کارگەری بێ لەسەر مناهج، کارگەری بێ لەسەر پرۆگرامەکان، کارگەری بێ لەسەر کۆمەڵێ بەشەوانە، بەڵام کارگەری ئەگەر ئێمە سێری ئیجابێتەکانی بکەین لە سلبیاتەکانی زۆرترە. هەموو فەرمانگەکان ئەو ڕۆژە پشووە. بە عێراقیشەوە ڕۆژی پێنجشەم ڕۆژی شەممە بە عێراقیشەوە و بە دەوڵەتەکانی تەنیشتمانەوە پشوو فەرمیە تەنها لە کوردستان نەبێت. هەر سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی شەممە وەکو پشوو بۆ خوێندگاکانی هەرێمی کوردستان، وەزیری پەروەردە ڕایگەیان تەنها ساڵی ڕابردوو ئەو بڕیارە جێبەجێکراوە، بەڵام بۆ ئەم ساڵ ئەو بڕیارە هەڵوەشاوەتەوە چونکە کاریگەری خراپی دەبێت لەسەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان. بڕیاری ڕۆژی شەممە تەنها ساڵی ڕابردوو بووە، هیچ ساڵانی پێشوو ڕۆژی شەممە پشوو نەبووە. لە کاتێکدا کە زۆربەی مەکتەبەکانمان دوودەوامیە، ئەگەر ڕۆژی شەممە پشوو بیتن لەسەر حسابی وانەکان دەبیتن، کەواتە قوتابی زەرەر دەکاتن. وەزارەتی ئێمەش وەزارەتی قوتابی و خوێندنە، لەگەڵ ئەوەی ئێمە داکۆچکەری مافی مامۆستایانین هەوڵ دەدەین ئینشاڵڵا لە کامیەی داهات و موچێ مامۆستایان وەکو خۆی لێبێتەوە. لە تەواوی عێراق جگە لە هەرێمی کوردستان دەبێت ڕۆژانی شەممە وەکو پشوو بە یاسا ڕێکخرا و خوێندگاکان لەو ڕۆژەدا داوام ناکەن. بەڵام لە هەرێمی کوردستان دیاریکردنی ئەو ڕۆژە بۆ پشووی مامۆستایان و خوێندگاکان لەلایەن وەزارەتی پەروەردەوە ڕەت کراوەتەوە و ئەمەش بۆتە جێگەی نیگەرانی مامۆستایان و یەکێتی مامۆستایانی کوردستان. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.